مانگرتنی سیاسی گشتی نمایشی شکۆمەندی ئیرادەی خەڵکی کوردستان. کۆمەڵانی خەڵکی خەباتگێر لە ڕۆژی 25 خەرماناندا ساڕۆژی قەتلی حکوومەتی ژینا واتە مەحسا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا لەگەڵ هێزی زۆر و زەوەند و پڕچەک بەڵام ترسنۆک و سەر لێ شێواوی ڕژیمدا ڕوبەڕوو بوونەوە. بەپێی هاوسەنگی هێز و گرتنەبەری تاکتیکی گونجاو لە شارە جۆرا و جۆرەکاندا چالاکی و ئاکسیۆنی بە تەواوی یان تا ڕادەیەک سەرکەوتوانەیان بەڕێوە بێت. بانگەوازی ڕێکخراوە مەدەنیەکان و 6 حیزب و لایەنی سیاسی کوردستان بۆ بەڕێوەبردنی مانگرتنی سیاسی و گشتی بە گەرمی پێشوازی لێکرا. کرێکاران لە ناوەندەکانی کار، کاسبکاران و بازرگانان و کارمەندانی ئیدارە حکومەکان لە شارەکانی سنا، کرماشان، مەریوان، دیواندەرە، سەقز، کامیاران، قوڕوا، بیجار، شنۆ، پیرانشار، مەهاباد، کرماشان، بانا، بۆکان، سەردەشت، هاوا، ئابدانان، ئیلام، دێکگۆلان، سەرابلا، ئەیوانغەر، سەرباباد و تیکاب و ڕەوانسەر یەکپارچە وەڵامی ئەرێنیان بە بانگەوازی مانگرتنەکەدایە. هەروەها لە چەند شوێنێکی دەرەوەی کوردستان وەکو بازاڕی نارمەک، هەفحەوزی تاران، ڕوتهەند، ورمێ و میاندواو بۆ پشتیوانی لە مانگرتنی سەرتاسەری و سیاسی لە کوردستان مانگرتن بەڕێوەچوو. جگە لە مانگرتنی گشتی و هەوڵدان بۆ کۆبوونەوە لەسەر گڵکۆی گیانبەختکردوان لە زۆریەک لە شارەکان بە شێوازی جۆرا و جۆر خۆپیشاندان ئەنجام درا. سیگناڵ لێدانی بەردەوام و کردنەوەی ئاگری ناڕزایەتی و داخستنی ڕێگاوبانەکان و وتنەوەی دروشمی دژە ڕژیم بە شەو یان لە ڕۆژدا بەشێک لەو کار و چالاکیانە بوون کە خەڵک ئەنجامیاندا. ئەو شارانەی کە ئەو چالاکیانەیان تێیدا بەڕێوەچوو بریتی بوون لە زۆربەی شارەکانی کوردستان، چەند ناوچەیەکی تاران، گەوەردەشتی کەرەش، ورمێ، میاندواو، عەراک، لاهیجان، ڕاشت، دێهدەشت، جونقان لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری، کرمان، مەشهەد، ڕوتهەن و دەماوەت. بە گوێرەی راپۆرتەکان ڕۆڵی ژنان لەو چالاکیانەدا گەلێک بەرچاو بووە. جگە لەو چالاکیانەی کە شۆڕشگێڕان و ناڕازیان لە شارەکان بەڕێوەیان برد، لەناو زیندانەکانیشدا شۆڕشگێڕانی ناسرا و گوێر کۆمەڵێک چالاکیان بۆ پشتیوانی لە بزوتنەوەی شۆڕشگێڕانی ژینا ئەنجام. 13 زیندانی سیاسی و کرێکاری و سنفی کە لە زیندانی ئەڤینەوە گواستراونەتەوە بۆ زیندانی قزل حەزار لە ساڵیادی ژیناو بە مەبەستی هاوسۆزی لەگەڵ جەماوەری ناڕازی بۆ ماوەی 3 ڕۆژ مانگرتن لە خواردنیان ڕاگەاند. هەروەها کۆمەڵێک لە زیندانیە سیاسیەکانی بەشی ژنانی زیندانی ئەڤین بۆ پشتیوانی لە خەڵک دژ بە حکوومەت و هاودەنگ لەگەڵ خەڵکی ئێران لە حەوشەی زیندان مانیان گرت و سەرپۆشەکانیان ئاگرتێ بەردە. کاربەدەستانی سەر لە شێواوی ڕژیم و دەست و پەیوەندە بە کرێگیراوەکانیان لە درێژەی سەرکوتگەریەکانی خۆیاندا ژمارەیەکی زۆر لە هێزە سەرکوتگەرەکانی تەیار بە چەکی گەرمیان هێنایە مەیدان و بۆ ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ خەڵک، فڕۆکەی بێفڕۆکەوان و هێلیکۆپتەریش بەسەر ئاسمانی شارەکاندا دەسوڕانەوە. تانک و زرێپۆشی هەڵگری هێزی سەرکوت و ئۆتۆمۆبیلی سەربازیش لە هێندێک شەقامدا جێگیر کرابوو. مانۆردان بە ماتۆرسیکلێت یان بە پیادا، تەقەکردن، گرتن، داخستنی ڕێگاکانی چوون بەرەو هێندێک لە ئارەمستانە دیاری کراوەکان و دیتر تەواوکەری ڕێوشوێنە سەرکوتگەریەکانی ڕژیم. کردەوەی دژە ئینسانی ئەم هێزە ترسنۆکانە لە هێندێک شاری وەک سەقز، سنا، تاران و کەرەج گەلێک بەرچاو بوو. ئەوان بە کردە کوردستانیان خستە حاڵەتی شەڕەوە. بۆ نمونە شاید حاڵێک لە شاری سەقزەوە ڕایگەیاند کە هێزەکانی ڕژیم بە تەواوی شاردا بڵاویان پێکراوە و لە هەموو شەقام و کوچە و کۆڵانەکاندا بوونیان هەیە. هەموو قوتابخانە و ناوەندە حکومیەکانیان داگیر کردووە. ڕێگاکانی بەرەو ئارامستانی ئایچیان بە تەواوی داخستووە و بە سەدان هێز و دەیان ئۆتۆمۆبیلی زرێپۆش لەم بەر و لەو بەری شەقامەکاندا جێگیر کراوە.
لانیکەم لە دەی گەلاوێژی ئەم ساڵەوە کە حوسەین سەلامی فەرماندەی هێزی مافیایی و تێرۆریستی سپای پاسداران بزوتنەوەی شۆڕش گێڕانەی ژن ژیان ئازادی بە بەهێزترین و مەترسیدارترین نەبەرد لە دژی کۆماری ئیسلامی ناوبرد، ڕژیم خەریکی ئامادەکردنی هێزە سەرکوتگەرەکانی خۆی بوو بۆ قورسترین ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕێوڕەسم و ئاکسیۆن و ناڕزایەتیەکان ڕۆژی ڕابردوو. بەرپرسانی ڕژیم لە ماوەی چەند مانگی ڕابردوودا پەلامار و گوشار و زەخت و زۆرەکانیان بۆ سەر بنەماڵەی گیانبەختکردوانی بزوتنەوەی شۆڕشگێڕی ژینا، خوێندکاران و مامۆستایانی خەباتکار، هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری لەوانەش خانەنشینان و مامۆستایانی پلەنزم، ژنانی بوێر و ئازادی خواز و هەروەها خەڵکی تێکۆشەری کوردستان و بەلوچستان بە شێوەیەکی کەموێنە پەرە پێداوە.